ولی تماشاوانی جام ایدی هلبته مجاره پنابران کو حتی نهاجی بگماری جای که زورا پنابرو آواران هم بسادما سیاست حکومت عراق نعاسای کرنا روشا شنگالی و نی نوا گلیک پرسیندن به 10,000 امشین بیجی به 100,000 آورین شنگالی و دورندن حتی یه نواراست عراق جی یا عراق جی لهرما کردستانی نه هم پنابر به 10,000 ین سوریو ولاتین در دور بگمان هم لهرما کردستانی هنه ایدی نتایج بگیرتی جالی کاریان دبره بريس بير ديان جعفر ريفا بري كوتشو كوجبران لدوكي دقلميه كايك بير دماتا باش به بگمان تو عالیه پیوندیداری باش نزیک و روشد شپینی سرپرشتی جدی که گلک جاران سبارتی بارگرانی حکومت ایران کردستان بو پرو برنامه همون کمپان مباحث کریه حتی با اینکه میدانی لکردستان 24 جمع برنامه سرکنه نتاین هفگرتی دی بجایدی ناچارین عالی کاریه نکن دی چپ سری پنابر و آوارانی گلو زۆر سوپاس کار بۆ بێ دەرفەتێ سوپاس بۆ کوردستان 24 بڕاستی وەگیون زانن هەر ساڵ هاریکاریەت شلای ڕێکخرا UN بە تێتە کێمکردنە ساڵانە المەها 12 کۆمبوون نێبنە وەزارەتە حکوومەتە هەرێما کوردستانی وەزارەتە نافخۆ و لیژنێت UN تێنە گرێدانە پایتەختە هەرێما کوردستانی هەولێت تێدا تێنە سەر ئەوە مێزەیە دانوستاندێن کە کاچاوانیا کێمکە طبیعی وقتی مانە ئاوارە پەنابەرە درێژت بێت بەرێ UN و ڕێکخراوی خێرخوازت کردنە زۆنێ نوان و حەدەسێن نوان و شەڕێ نووە لەومانیشی ئەبل هەریما کوردستانی و عراقێ بە نێزیکی 12 ساڵم بەس ئاوارە هەریما کوردستانی ینی ئاوارەبوونی نافخۆی بوونە 12 ساڵ هەروسا پەنابەرشی 14 ساڵن تێپەڕین حقیقت UN دایمەن هەرتمت بێژێت هاریکاریمان نەمانە مە بودجە نەمایە وەگە بەرێ ئەو دەولەتێت سەپۆرتە مەتکن هاریکاریە مەتکن مە ئەمکانیت نەمانە ئەم بکارن سەپۆرتە ئەوارە جارێ ئەمێ پەنابەرا بێژنە بەری نەها هەر خێزانەگێ ساڵانە گوژمەگی پارەی باشت داوان بۆ کڕینا گازە سپی وەرزێ زستانێ نەهات بێژن مە پێ چێ نابتە ئەم دێ هەندێک کەسا ژێگن عینا ژێگن ئەوشی ڕێکخراوەگە خێرخواست تەکلیفکردنەک و چاوانیا تارگتنی چێکن ئانکو ئەو خێزانت فعلەن مەحتاجی هاریکاری نەبوو هەمی پەنابەرەش بەرک و ئەمکانیاتیوان بودجان تێراوێکێ ناکەتەش بەربەیەکێشی ئەف ساڵە بەتر ساڵێت چۆشی دیسا کێمتر بۆ لەومانێ ڕاستی پەنابەر گەلک گازدادکەنە بۆ کێمکردنە هاریکاریە وەختێن بژنە UN UN بێت خلاصە ئیمکانیاتێمان نەمایە و عراقشی دەولەتەکە زەنگینە بێت عراق ئەرکێ خۆڕا بێت هاریکاریە ئاوارە و پەنابەرە بتکە کاکار عراقێک شوان دەولەتا بوو و ساڵانە میزانیەک تەخسیس کرد بۆ UN وەک بودجەی تایبەت بۆ UN لێ نەهاریکاریە UN کەتە عراق و نەهاریکاریە مەتکەتەوە حکوومەتە هەریما کوردستانێن بکارن خزمەتە ئاوارە و پەنابەرا بکەن نوری پارێز بڵێ البته گەلی جارامە سەرڤێ کاغڤیە وەزارەتە کوچ و کوچبەرێنی عراقی توزانی سیاسەتەوەی دەرحەقی ڕەوشە ئاواران و پەنابەرە لە هەرێما کوردستانی چاوایە گەلێک جاران ئەڤێوەیەکە کارتێکی سیاسی دژی هەرێما کوردستانی بکارتینە ئیزدیواجەجی هەیە تەعاملێدا بەرێ خۆ بکەی کەس و کارێ داعش لە کەمپێن ڕۆژ و چاتینیت لە پارێزگەهانەینەوە ڤەت حەوینی تێکەلی جڤاکێت کرد خزمەتەوان کرد لێ گەل پەنابەر و ئاوار تایبەتی ئاوارێن شنگالی ڕەوشەوەی چاوایە کەواتە گەلو حکوومەتە عێراق بڤیاوایە جڤاکانی بدەولەتی پرانگێکی دیە هەرێما کوردستانی ماتشێت حتا سەر ئیدارە vê hemê xelkê بکەت کاکە ڕاستی مخابنی حکوومەتە عراقی تەعاملی گەلبی مەلەفێ مرۆڤاتی دکەتە وەک ئەوەک لاینەگی سیاسی جارێ بەتر 3500 کەسی ئەو کەسێ حکوومەتە عراقی بخۆ بڕیارە خۆدایی و 4 ملیۆن نەشوانڕە مزەختینە دۆختی نابی خۆ تۆمارکن وەگرنە جووارێت خۆ لێ مخابنیەتان نهات بێژت مە سیولەنینە ئەری بۆچی عراقی سیولە هەیە هەر شووی پارەی دتە دەولەتە لبنان و دتە ئوردنی هاریکاری و فەڵەستین نکارت هاریکاریە خەڵکی شنگالێ بکەن نکات تعویزاوە وان بێتەکردنش بەرک و ئەوەی بخۆ بڕیاردایە لێز دوواجێت وی ئەوی دەهەیەت بێژت وەڵەمە سیولەنینە باشەتە چاوە سەک تەسلیمیوان کردە گوتە بە سەک کاتەوە هەرە پارەی خۆرگرت و بێژی سیولەنینە بە بخۆ ڕاستی خودزینەش وێ قەزیا شنگالێش کەیسا شنگالێ حکوومەتە عراقی نێ جدیە بۆ چارەسەرکردنا کەیسا شنگالێ لەومانێ ئەمەم کەندە ساڵە 12 دەهێش 15 کەمپێت ئاوارە بەس سنووری پارێزگەها دۆکی و ئیدارە سەربەخۆوە زاخۆ هەیە بترش 280,000 کەس خەڵکی شنگالێ ئاوارەنە چ ناف کەمپاتە چ دەروێی کەمپانێ هەتا بێگانی ساڵانە دویە 12
وجبت آيت خوارني تسليمي وان اوارا بگن پار حمی هفت جارا نده اف سالش از بار کم دو جارا سی جارا نده اوانه و هیوا دوازه ویا دوازه جارا دابانه هر وسانشی اوه ایرو تقریبا چاری هیوا دوازه هشتا گاز از پیشوارا ترخان نکه وظیفتا وزارت کوچ برا عراق لی مخابنی سروی وضع آوارای گلگی خراب جیان نیف کمپادا ویگا حکومت حریم کردستان و سالا سیه هر پین سکتری جیان نیف کمپادا حکومت حریم کردستان ادارت کد وقت راکرنا گلیشیا سکتری پرورده سکتری کارابی سکتری ساغلمیه هر وسانشی سخبیر کرنا آبیه و هر پین سکتر سا حیوانات دهان میلیارد دینارا تیدا سر ارکی حکومت حریما کردستان لیم مجبورم خدمت آن بگید چونگو مسئله مروباتیه مسئله انسانیتیه براستی بخابنی حکومت عراقی گل خودوری وی ملف آوارا پنابرد کتا اما بخوب وظیفه تاوی ارکی وی کو واجب خرابت تنی ام آبو کاربای به برانبر ام دنان ام کارن بیجن دهان صدان میلیارد دینار حیوانه سر حکومت حریما کردستان لی مخابنی نر خراویت خرخاص مانه هاری کاری بگن حکومت عراقی قلبي ملفيت كتا خدانا ولی برس پیر دیان جعفر ریو بری کوچو کوچبران لدویکی و لدویکی دیگه ما بگل اسپاس که پیر